تەواضوع و مرۆڤ. تەواضوع یان خاچیبوون یەکێکە لە خەسڵەتە گرنگەکانی ژیانی مرۆڤ. مرۆڤ زۆرینەی کات غرور و ئەنانیەتی لەلا بەرجەستا بێت، بەڵام تەواضوع حاڵەتی ئاسایی و مرۆڤبوونی مرۆڤ ئەگێڕێتەوە، چونکە دیاردەی غرور و ئەنانیەت حاڵەتی ئاسایی نییە. بۆیە خودای گەورە سیفەتی تەواضوع کردووە بە یەکێک لە خەسڵەتەکانی ئەهلی ئیمان. بسم الله الرحمن الرحيم. الحمد لله والصلاة والسلام على محمد وعلى آله وصحبه أجمعين. ربنا آتنا من لدنك رحمة وهيئ لنا من أمرنا رشدا. دیارە دەستخۆشی لە بەڕێستانەکەم، دیارە بۆ پرسیارەکەی بەڕێزیشتان ئەگەر مانێ پێناسی تەواضع بکەین ئەبێ بزانین کیبر چییە، بۆی کە بڕاستی ئەسڵی تەواضعمان بۆ دەرکەوێ. پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم فەرمودەیەکە فەرمێ کیبر بریتیە لە بەطر الناس وغەمت الحق، فەرمێ ئەوەیە کە ئینسان خەڵکەکان بەکەم بزانی و مل نەدەی بۆ حەق. تەواضع پێچەوانەی ئەوەیە کە ئینسان خۆی بەکەم بزانێ لە بەرامبەر ئیمانداران و مسلمانان، و هەروەها لە بەرامبەر حەقا ملکەج بێ، و هەروەها کەسێک بێ کە دائیمەن نەرمونیان بێ لەگەڵ مسلماناندا، ڕق و توند نەبێ. ئەوە تەواضعە کە ئینسان خۆی بەکەم بزانێ. ئەمجا تەواضع ئەگەر سەی و فەرمودەی پێغەمبەری خوا بکەی صلی الله علیه و سلم کە دەفەرمێت ما تواضع أحد لله إلا رفعه الله، فەرمێ هەر کەسێ بۆ خوا تەواضعی هەبێ، بۆ خوا خۆی بەکەم بزانێ، ئیلا خوا بەرزێکاتەوە. ئیمامی نەوەویش لە تەفسیری ئەم فەرموودە، لە ڕاوەی ئەم فەرمودەیە دەفەرمێ ئەمە دوو ڕووی هەیە ئەم پاداشە لای خوا. یەکەم خوای گەورە لە بەرچاوی خەڵکی بەرزێکاتەوە هەم لە دنیا، و لە قیامەتیشا خوای گەورە پاداشتی ئەداتەوە لەسەر ئەو کردارەی کە ئەنجامی داوە. بۆیە ئەمە گرنگی تەواضوع لە لای ئینسان دەرئەخاکەوە، ئینسان هەم لە دنیا پێی سەرفرازە و هەم لە قیامەتش لای خوای گەورە پاداشتی پێ دەزەهێنێ. بۆیە بەڕاستی قەناعەتم وایە تەواضوع ئەوەندە گرنگە لە ژیانی ئینسانە کە ئەگەر ئینسان ممارەسەی تەواضوع بکە هەموو کێشەکان هەلەبێ. چونکە ئەوانەی کە ئەمڕۆ کێشەن لە بینی خەڵکیە تەنها زۆربەی هۆکاری سەرەکی نەدانە بۆ حەقەکان، چاونوقاندنە لە ئاسی حەقەکان، ئەمیش لە چێوە لە دایکە بێت لە تەکەببوورەوە. بەڵام ئەوانەشی کەوا لە خواوە نزیکن و متەواضعن زۆر ئاسان ئیشەکانە لەگەڵا چارەسەرێک دێ. بەرهەمەکەشی تەواضع واتە وەکو فضەیلی کوڕی عیاض ئەفەرمێیە باقی عولەما، واتە شوێنکەوتنی حەق، تەسلیم بوون بە خوای پەروەردگار کە حەقە، و شوێنکەوتنی ئەمر و نەهیەکانی. ئەمە عولەما تەفسیرێکە بۆ یەکەن، بەڵام شەرح و تەفسیری تەواضع ئەوەیە یعنی ئینسان نە متەکەبیر بێ و خۆی بە گەورە بزانێ، و نە خۆیشی سووک و ڕسوا بکە بۆ مەلەذاتی دنیا. لە بینی ئەم دوانەیە دیارە ئەم دینە دینێکی وەسەطیە، لە بینی ئەم دینە ئەم دوانەیە تەکەببر و خۆسووککردن ئینسان تەواضعی هەبێ، واتە لە بەرامبەر خوای پەروەردگارە خۆی بە ملکەچ و زەلیل و بە کەم پیشان بدات، بۆ ئوموری دنیا، بۆ شتومەکی دنیا خۆی بێ نرخ نەکە. ئەمە معنای تەواضعە، خۆی لێ نەگۆڕێ، تووشی عوجب و کیبر نەبێ و خۆشی سوک نەکە. لە بینی ئەم دوانەیە پێی ئەوترێت تەواضع. زۆر گرینگە، گرنگیەکەی ئەمەندە گرینگە ناتوانین بە چەند کەلیمێ حەقی بدەینێ. ئینسان لە سێ بەش پێک هاتووە، لە عەقڵ پێک هاتووە، لە دەروون پێک هاتووە، لەم جسمە لەم گۆشت و خوێن و ئێسقانە پێک هاتووە. ئەم سیانە هەرسێکی ئەبێ غیذایی هەبێ، واتە خواردەمەنی هەیە. خواردەمەنی ئەم گۆشت و خوێن و ئێسقانە دیارە ئەومانەی زانین کە ئەو خۆراکەی کە ڕۆژانە ئەیخۆین. خەڵک هەر هەموو غیذایی ئەمە ئەدەن، بەڵام غیذایی عەقڵمان دیارە معلومی جەنابتانە، عەقڵیشە بێ بەرەو پێش ببرێ، بێ زیاد بکرێ، بێ گەشە بکە، بێ تەنمیەی بکرێ. غیذایی ئەمەش بیرکردنەوەیە لە خوای لە ناو سیفەتەکانی خوای پەروەردگار، بیرکردنەوەی لە ئەرز و ئاسمانەکان، بیرکردنەوەی لە نەفسی خۆمانەکو خوای پەروەردگارە فەرمێ وەفی ئەنفوسیکم ئەفەلا تبصیرون، یا بیرکردنەوەی لە باقی مەخلوقات، یا تەجاریب. ئەمانە غیذای عەقڵە، خواردەمەنی عەقڵە. بەڵام بەداخەوە زۆر کەم خەڵک غیذای عەقڵیان ئەدەن. هەچی دڵ و دەروونە ئەمیش بە هەمان شێوە غیذایی هەیە، ناوی ئەنەی ڕۆح، ناوی ئەنەی دڵ و دەروون، ئەلموهیم دیوی ناوی ئینسان غیذایی هەیە. پێویستەکە کولی مسلمانێ، بە تایبەتی ئەو کەسەی بەخۆی ئیماندار ئەبێ غیذایی بدە، واتە خواردەمەنی دڵ و دەرونی بدە. خواردەمەنی دڵ و دەرونی چییە؟ صدق و ئەمانەتە، نوێژ و عیبادەتە. یەکێک لەو غیذاانە تەواضوع.
ئەگەر ئینسان تەواضعی هەبێ ئەوە دڵ و دەرونی غیذاءەکە خواردەمەنی بە دڵ و دەرونیەدا ئەو کاتە مرتاحە بێ ئەو کاتە ئینسانێکە دائیمەن بەختیارە بە شەوا زۆر بە جوانی ئەخەوێ خەوی ناخۆش و بێتاقەتی بەسەران نایە و خەوی ناخۆش نابینێ بەیانی هەڵ ئەسێ سەر و چاوی نەپەنماوە دڵی تەنگ نییە بە جوانی بەیانی هەڵەسێ بۆ سەر ئیش و کارەکانی ئێوە بەیانی هەتا ئێوارە ئیش و کارەکانی زۆر بە جوانی ئەکا بێ ئەوەی ماندوو بێت لەبەر چی لەبەر ئەوەی غیذای دەرونی ئەدا و یەکێک لەو غیذاءانە دیارە تەواضوعە ملکەچی بۆ خوای پەروەردگار و خۆ بەکەم زانین لە بەرامبەر خوای پەروەردگار و خۆ کەم نەکردنەوە بۆ ئوموری و ئیش و کار و مەلەذاتی دنیا و خۆ لێ نەگۆڕانیش بۆ یەکە غیذای دەرونە غیذای دەرون ئێستا ئێمە گەریمە ژەمێنان نەخۆین ئایا تەئسیرمان تێیەکا یان نا ئەگەر دەرونیشمان غیذا نەدەین بە هەمان شێوە تەئسیرمان تێکە و عەقڵیشمان بە هەمان شێوە بۆیە موسڵمانە بێ ئەم سیانە غیذا بدا بۆی سەنگەلا نەبێ دیارە تەواضوع بە معنای خۆ بە کەمزانین دێ یا خۆ بە خۆ کەمگر دێ بەڕاستی ئەمە صفەتێکی بەرزە خوای پەروەردگار داوامان لێکا کە ئەم صفەتە لە ناو موسڵمانانە بەرجەستە بێ و گرنگیەکی زۆری هەیە بەڕاستی بۆ هەم تاچی موسڵمان و هەم کۆمەڵگای موسڵمان بۆ نمونە خوای پەروەردگار جل جلاله لە قورئانی پیرۆزدا لە سوورەتی مائیدە ئاەتی 54 دەفەرمێ خوای پەروەردگار دەفەرمێ أعوذ بالله من الشيطان الرجيم يا أيها الذين آمنوا من يرتد منكم عن دينه فسوف يأتي الله بقوم يحبهم ويحبونه أذلة على المؤمنين طبعا ليرى گرنگی خطابەکە لێرە بۆ ئیماندارانە بە تایبەتی طبعا ابن مسعود رضا ورحمته خوای لێ بێ دەفەرمێ إذا سمعت خطاب الله تعالى يقول يا أيها الذين آمنوا فرعها سمعك فإنه خير تؤمر به أو شر تنهى عنه دەفەرمێ ابن مسعود رضا ورحمته خوای لێ بێ دەفەرمێ هەر کاتێک گوێتان لە وشەی يا أيها الذين آمنوا بوو لە قورئانە خطابی خوای پەروەردگار و ئیمانداران ئەمە فرعها سمعك جوتانی بۆ هەڵخەن چونکە ئەمە خوای پەروەردگار ئیش و مەبەستێکی گرنگی هەیە کە ئەوێ ئەو خێرە گەورەیە تووشی مسلمانان بێ دەستکەوتی مسلمانان بێ دەفەرمێ فإنه خير تؤمر به یانەوە تا خەیرێکی گەورەیە خوای پەروەردگار ئەمرتان پێکا کە ئێوە جێبەجێ بکەن لە ژیانی دنیاتاندا یان فإنه یان شر تنهى عنه یان ئەوە تا شەڕێکە خوای پەروەردگار لێتانی دوورە خاتەوە لێرەیە خوای پەروەردگار نەسیحەت و ئامۆژگاری ئێماکە کە ئەم صیفەتەمان تیا بێ یا أيها الذين آمنوا من يرتد منكم داوای ئەومان لێکا کە لە ژیانی دنیاماندا لەسەر ئەو موسڵمانێتیە بەردەوامیەت و ئیستیمرارەتیمان تیا بێ و خوای پەروەردگار ئەوەی لەوەش ئاگادارمان ئەکاتەوە دەفەرمێ من يرتد منكم فسوف يأتي الله بقوم يحبهم ويحبونه هەر یەکێک لە ئێوە ئەی موسڵمانان ئەی خەڵکینە ئەگەر لە دینەکەی هەڵگەڕایەوە پاشگەز بووەوە خوای پەروەردگار قەوم و خەڵکانێکی تر دێنێتە ئاراوە صفەتی ئەم خەڵکانە ئەوەیە کە يحبهم ويحبونه خوای پەروەردگار هەم ئەوانی خۆش ئەوێ و هەم ئەوانیش خۆیان خۆشەوێ یەکەم صفەتی ئەم خەڵکانە خوای پەروەردگار کە باسەکە أذلة على المؤمنين ئەم خەڵکانە ئەم دەستە و تاقمە کە هەم خوا خۆشیانەوێ و هەم ئەمانیش خۆیان خۆش ئەوێ ئەوەیە لە ئاستی مسلمانانە باڵی زەلیلی ڕائەخەن و هەروەها خۆ بەکەمگرن لە ئاستی مسلمانانە بۆیە بەڕاستی ئەگەر تەماشای فەرمایشتەکانی پێغەمبەریش بکەین صلی الله عليه وسلم پێغەمبەری خۆ عليه الصلاة والسلام لە فەرمایشتا هاتووە فەرمێ إن الله تعالى أوحى إلي أن تواضعوا حتى لا يفخر أحد على أحد ولا يبغي أحد على أحد دەفەرمێ خوای پەروەردگار نیگای بۆ کردوم کە وحی بۆ کردوم کە ئێوە لە بینی یەکە ئەبێ متەواضع بن ئەبێ تەواضعتان هەبێ لەگەڵ یەکا بۆ ئەوەی کەس فەخر و شانازی بەسەر کەسی ئەوی ترا نەکا و کەس زوڵم و ستەم لەوی تر نەکا کەواتە بینە سەر معنای تەواضع چییە؟ معنای تەواضع ئیمامی حەسەن ڕەزا ڕەحمەتی خوای لێ بێ دەفەرمێ ئەوەیە معنای تەواضع ئەوەیە کەوا تۆ لە ماڵی خۆت کە دەرەچیتە دەرەوە گەیشتی بە هەر موسڵمانێ تۆ ئەو لە خۆ بە چاکتر بزانی ئەمە معنای تەواضعە
کە لە خزمەتتان ئاباسمان کرد لە ڕووی ئاەت و فەرمایشتی پێغەمبەر صلی الله علیه وسلم لە ڕووی ئەقوالی عولەماوە کە بەڕاستی زۆر گرینگە بۆ ژیانی ئینسانەکان. دیارە وشەی تەواضوع واتە خۆ بە کەمزانین. لە چی کاتێکە بنین خۆ کەمزانین لەو کاتانی کەوا ئینسان ڕوبەڕووی کەسێک دەبێتەوە یان فەرمانێکی بەسەرا دەدرێت ئەو کاتە تەواضوع دەنوێنێت. اینجا وشەی تەواضوع بە کوردی خۆمان بە کوردی پەتی خۆمان واتە خۆ بە کەمزانین بەرامبەر ئەو هەموو شتانی کە دێتە ڕێ یان بەرامبەر ئەو کەسانی کەوا لیقا و قسەی لەگەڵاکردن یان ڕوبەڕووی دەبنەوە بە شێوەیەک خۆی قسە بکات کەوا خۆی بە گەور نەزانە بەرامبەر ئەو کەسە. دیارە گەورەی بەس بۆ خوای پگارە سبحانه وتعالى مادام خالق الله جل جلاله کە خۆی بە گەورە بزانێت گەورەی سیفەتی ئەو بێت کەواتە دروستکراوەکانی هەمووی دەبێت چی بێت هەمووی خاوەنی تەواضوع بن کەواتە هەر کەسێکی لەم دنیادا خۆی بە گەورە زانی واتە وازی لە تەواضوع و خۆ بە کەمزانین هێنا ئەو کاتە خوا لە قیامەتە بچوشی ئەکاتەوە بچوشی ئەکاتەوە. ولا فرمودێک شای پێغەمبەری خوا ئەفەرمێ عەلەیهی سەلات وەسەلام هەر کەسێک ناچێتە بەهەشتەوە ئەو کەسەی بەقەت خەردەلەیەک واتە بەقەت خەردەلەیەک گەورەی لە دڵیا هەبێت خۆ بە گەورەزانی لە دڵیا هەبێت. بۆیە هیچ کەسێک نابێ خۆی بە گەورە بزانێت چونکە گەورەی بەس بۆ ئەڵڵا هاتووە جەلە جەلالوه. تەواضوع واتە خۆ بە کەمزانین واتە خۆ بە کەمگردن لە هەموو بوارەکانی ژیاندا. ئیجا ئەو خۆ بە کەمگرتنە لە هەموو بوارەکانی ژیاندا بەرامبەر خوا پاشان بەرامبەر مەخلوقاتی خوای گەورە و میهرەبان. تەواضوع واتە خۆت بە ئینسان خۆی بەکەم بگرێ و خۆی لە خەڵک بە بەرەسەر نەخوێنێتەوە فەزلی خۆی بەسەر خەڵکانەدا لە هەر پلە و پۆست و جێگایەکا بوو. ئەوجار ئەو هەر شتێکە وای لە ئینسان ئەکرد کە لەو ئینسانە ئەکرد کە وای لێ بکە کە تەواضوعی نەیە لێ و خۆی بە گەورە بزانێ و خەڵکی لە خوار خۆیەوە بە کەمتر تەماشا بکە ئەوە بەڕاستی ئەوە لای داو لە تەواضوع. بەڵام ئەگەر هەموو ئەو شتانی کەوا لە ئینسانەکە خۆی بە گەورە یان بە جیاوازتر بخوێنێتەوە وەلای ناو خۆی بە کەم خوێندەوە بەرامبەر خەڵک و جیاوازی نەکرد لە قسە و گفتار و تعاملی ڕۆژانەیە بەرامبەر مسلمانان و عامی خەڵک ئەوە نیشانەی ئەوەیە کە تەواضوعی تیا هەیە کەواتە تەواضوع واتە خۆ بە کەمزانین لە هەر پلە و پۆست و بوارێکی ژیاندا بە ئینسان. گرنگی تەواضوعێکی لەو شتانی کە ئینسان جوانەکە کە ئینسان گەورە دەکات لە دنیا و لە قیامەتە بریتێ لە تەواضوع واتە خۆ بە کەمزانین. ئەو جار بۆ هەموو ئینسانەکان زەرورە بە تایبەت بۆ ئینسانی مسلمان بۆ لەبەر ئەوەی ئینسانی مسلمان هەم لە دنیاە بە شێوازێکی جیاواز ئەبێ ژیان بەسەر بەرێ و قیامەتیشی ئەبێ جیاواز بێ لە باقی مەخلوقاتەکانی تر. بۆ جیاوازەکە لە چیە؟ جیاوازەکە لەوەدا کە خۆی بە گەورە بزانێ، جیاوازەکە لەوەدا کە دەبێ چاکە و نەرمونیانی لە کردەوەکانی هەبێ. گرنگیەکەی چییە؟ هەر کەسێ تەواضوع بەکاربێنێ و دەربکەوێت لە کردەوەکانیدا وعدی داوە خوای تەعالا کە ئەو ئینسانە بەرزکاتەوە. هەر ئینسانێک تەواضوعی هەبێ واتە خۆی بەکەم بزانێ خوا بەرزی ئەکاتەوە. پێغەمبەر صلی الله عليه وسلم دەفەرمێ فإذا توضع رفعه الله. هەر کەسێ تەواضوعی هەبێ خۆی بەکەم بزانێ إلا خوای تەعالا چی لێکا بەرزی ئەکاتەوە. رفعه الله خوا بەرزی ئەکاتەوە. ئەو لە کاتێکا لە جێگایەکە خۆی بەکەم زانیوەت کە خۆ بەکەم زانینەکەیش مەبەستمان ئەوە نییە خوا نەخواسە ئینسان خۆی لێ پێ سووک بێ، مەبەست لەوە نییە. مەبەستەکە لەوەیە ئینسان وانەکە فەخر و فیز و پەرژین بە لە جەنابتان و لە بینەرانی بەڕێز بەسەر خەڵکا لێ بدە. ئەوە مەسەلەکە ئەوەیە کە ئینسانەکە تەواضوعی نەبێ. اینجا پێغەمبەر صلی الله عليه وسلم فەرمێ هەر کەسێ تەواضوعی هەبوو خۆی لە خەڵک بە گەورەتر و جیاوازتر نەزانی ئەوە رفعه الله خوای گەورە میهرەبانە و ئینسانە بەرزەکاتەوە مادام لەبەر خاتر خوا خۆی بەکەم زانیوە. وإذا ارتفع وضعه الله و هەر کاتێ ئەم ئینسانە خۆی لا گەورە بوو خەڵکی لا پێ بچووک بوو خەڵکی لا کەم بوو بەڵام خۆی لێ بووە شا و خەڵکی لا بووە کەسی خراپ و کەم و بچووک نەیانی دەخوێندەوە ئەوە ئەو کاتە خوای گەورە میهرەبان زەلیلی دەکات. اینجا نمونەی واقعیمان زۆرە لە مێژووە و لە قەدیمدا لە مێژووە و نمونەی واقعی ئەمە ئەسڵی ئێستاکەش بەڵام کاتی بەرنامەکە ئەوەندە نییە کە باسی بکەین کەواتە هەر کەسێ بێوێ خوا بەرزی کاتەوە ئەبێ تەواضوعی هەبێ ئەوە گرنگیەکەیەتی و هەر کەسێکیش تەواضوع نەنوێنێ و خۆی بە گەورە بزانێ
ئەوە مەسیرەکەیەتی کە خۆی گەورە میهرەبان زەلیلی ئەکە. تەواضوع یان سادەیی یەکێکە لە خەسڵەتە جوانەکانی مرۆڤی ئیماندار، بەڵام خۆ بە بچووکگرتن و خاچی بوون بەو مانایە نییە کە مرۆڤ لە کەسایەتی و شکۆی بدرێت و کەسایەتی بچووک بکرێتەوە. بە پێچەوانەوە تەواضوع مرۆڤ بەرزتر و ڕاوەستاوتر لە کای کۆمەڵایەتیدا ڕادەگرێت. تەواضوع وتمان شتێکی زۆر پیرۆزە و ئینسانی بەردەوام پێجوان ئەبێ، بەڵام لە کۆمەڵێک کاتا زۆر پێویستە. یەک لەوانە تەواضوعی کار بەدەستان لەگەڵ ئەوانەی کە لە ژێر دەستیانان. یعنی ئەمە خاڵێکی زۆر گرنگە کە کار بەدەستان و مەسئولان تەواضوعیان هەبێ لەگەڵ ئەوانەی کە تەعاملیان لەگەڵاکەن و لە ژێر دەستیانان. چونکە چەندێک کار بەدەستەکان تەواضوعیان هەبێ ئەوەندە خۆشەویستە بن لەلای ئەو کەسانەی کە لەگەڵیان کارەکەن. بۆیە ئەم خاڵە زۆر گرنگە کە دەسەڵاتدارەکان تەواضوعیان هەبێ. ئێستا زۆربەی زۆری کێشەکانی ئێمە ئەوەیە کە دەسەڵاتدارەکانی سەردەمی ئەمڕۆ بەگشتی، یعنی ئللا مەگەر ئەوەی کە خوای گەورەیە ئیمانی پێبەخشی یارمەتیدا بێ، ئەوەیە کە تەواضوعیان تیا شک نابێت تا موسڵمانان و خەڵکی بە ئاسانی پێیان بگەن و گفتوگیان لەگەڵا بکەن لەسەر کێشەکانیان، کە ئەمە گەورەترین کێشەی ناو کۆمەڵگایە. دومیشت تەواضوعی ئینسان لەگەڵ ماڵوماڵی خۆی، لەگەڵ خێزانی خۆی، کە ئەمە خاڵێکی زۆر گرنگە. دایکمان عایشە دەفەرمێت پێغەمبەرمان عەلەیهی سەڵات وەسەلام، یعنی کە هاتە ماڵەوە لەگەڵ ماڵ و مناڵەکەی خۆیدا پیشەی ئیش و کاری ماڵ و مناڵەکەی خۆی ئەنجامەدا، لە شت دوورینەوە لە هەچ کارێکەوە لە ماڵەکەی ئەکرا. پێغەمبەری خوا ئەیکە سەڵ سەلەم فەرمێ کاتێک کە کاتی بانگی جەهاد ئەڕۆی بۆ بانگەکەی. بۆیە بەڕاستی زۆر پێویستە مسلمانان لە ماڵی خۆیانەوە بە تەواضوع دەست پێ بکەن، لەگەڵ مناڵەکانی خۆیان، لەگەڵ خێزانی خۆیان. خاڵێکی تەواضوع لەگەڵ بچووکەکان، یعنی لەگەڵ حتا ئەنەس فەرمێ برایەکەم هەموو بە ناوی عومەیر بوو، پێغەمبەری خوا هەموو کاتێک کە پێیەک فەرمووی یا ئەبا عومەیر ما فعل النغیر، ئەوە ڕوو سوحبەتی لەگەڵا کردی، فەرموو ئەوە ئەبا عومەیر نغیر چی کرد؟ کە نغیر ئەڵێ باڵندەیەکی بچووکە کە پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم حتا تەواضوعی هەبوو لەگەڵ بچووکەکانیش، کە زۆر گرنگە ئینسانی مسلمان یعنی تەمەنی و گەورەی وای لێ نەکا کە بچووکەکان نەخوێنێتەوە. و خاڵێکی تر کە زۆر گرنگە تەواضوعی زانانکان لەگەڵ فێرخوازەکان، مامۆستایان لەگەڵ قوتابیان، یعنی کە زۆر پێویستە بەڕاستی بە تایبەتی مامۆستایانی قوتابخانەکان، یعنی کە ئەچێتە دەرەوە لە دەرەوە قوتابخانە تەواضوعی ئەوەی هەبێ بە خوێندکارەکەیتی مەرحەبایش بکە، سەلامیشی لەگەڵا بکە، گفتوگۆیشی لەگەڵا بکە، نەک لەگەڵ هەل لە مەکتەبە تەعاملی لەگەڵا بکە و لە دەرەوەی مەکتەب ئیتر من خوا نەخواستە ناڵێم ئەوە نیشانەی تەکەبورە، بەڵام ئەگەر ئینسان تەواضوع و نەرمونیانی هەبێ لەگەڵ قوتابەکانی خۆی لە دەرەوەی قوتابخانەش لە هەر شوێنێکە کە پێیانەکە و تەعاملیان لەگەڵا بکە پێی جوانە بن، پێی بەرزە بنەوە و لە لای قوتابەکانیش خۆشەویستە بن، نەک هەڵسو کەوتی تەنها پیشەی یانە بکرێ بڵێ لە قوتابخانەیە پیشە مامۆستایە بەڵام لە دەرەوە من کەس ناناسم. من پێم وابێ ئەوەش کارێکی پێویستە کە ئینسانی مسلمان بیکا لەگەڵ چوادەوری خۆیان. لە هەموو کاتێ ئەوێ متەواضع بین. تەواضع لە بەرامبەر خوای پەروەردگارە، ئەمە گەورەترین جۆری تەواضع. تەواضع لە بەرامبەر بەندەکانی خوایە، تەواضع لە بەرامبەر ئەمرەکانی خوای پەروەردگار کە ئەتوانین هەر لە جۆری یەکەمدا جێی بکەینەوە. باشترین تەواضع لەگەڵ خوای پەروەردگار. ئەویش ئەو کاتەیە لە کاتێکا بۆ نمونە کە سوزدە ئەبەی، لە هەموو کاتێکا بەڵام بە تایبەتی کە سوزدە ئەبەی لەو کاتە خۆت بەکەم بزانی، گەورەی خوای پەروەردگارت بۆ دەربکەوێ، عەلیمی و سەمیعی و بەسیری خوای پەروەردگار بۆ دەرکەوێ. ئەمجا تەماشایەکی خۆت بکەی، واتە خۆت بناسی و خوا بناسی. تەماشایەکی خۆت بکەی سێرەکەی هیچ دەسەڵاتمان نییە، هیچ توانامان نییە، ئەگەر خوا دەستمان لێبەر بدا، ئەگەر خوای گەورە هەر شتێک بچووکترین نیعمەت کە پێمانی بەخشیەوە لێمان بگرێتە ئێمە شەپرزابین. بە یەک چرکە ناتوانین خۆمان بۆ خۆمان بژین ئیلا بوونی ئێمە بەبوونی خوای پەروەردگارەوەی. خوای پەروەردگار ژیانی پێبەخشین، بۆ یەکە کە ئاوها خۆت بە کەم زانی لە بەرامبەر خوای پەروەردگار، ئەمە جۆرێکە یا بە تەعبیرێتر بڵێن باشترین جۆری تەواضع. بەڵام جۆرێتری هەیە تەواضع لەگەڵ بەندەکانی خوایە، واتە کیبر نەکەیتە سەریانە، خۆت بە گەورە نەزانانی بەرامبەر بە بەندەکان، تووشی عجب نەی خۆت بەشت بزانی، با چەندێ عالیم بی، چەندێ شارەزابی، چەندێ بەدەسەڵات بی، چونکە ئینسان چەندێ تەواضع بنوێنی ئەوە نەخوای گەورە بەرزی ئەکاتەوە. بەڵام چەندێ ئەم ئینسانە خۆی بە گەورە بزانێ سەیرەکەی پەنا ئەگرینە خوای پەروەردگار، خوای گەورە بچووکی ئەکاتەوە. معنای دێڕە شعرێکم لەلا هەیە کاڵێ ئەو کە بچێتە ژێردار خۆی بەکەم بزانێ بچێتە ژێردار دارەکە وەری ئەگرێ و بەرزی ئەکاتەوە. بەڵام ئەگەر خۆی بە گەورە بزانێ بوێ بە هەڵم بۆ هەر کوێ بڕە ئەم هەڵمە هەر بێ بکەوێتە خوارەوە. بۆ یەکە ئینسان ئەگەر تەکەبوری هەبوو خۆی بە گەورە زانی لە بەرامبەر بەندەکانی خوا بێ عیزەتی ئەکات. بەڵام وەکو پێغەمبەری خوا فەرمێ من تەواضع لله رفعه الله، پێچەوانەکەی ئەوەیە
تەکەبورت هەبوو خۆت بە گەورە زانی خوا بێعیززت دەکات لە بەرچاو خۆت گەورە لە بەرچاو خەڵک بچووک بەڵام ئەگەر خۆت بە متەواضع و بە کەم زانی بەرامبەر بەندەکانی خوا کیبرت نەکردوتە سەریانە و هەر شتێک پێویستیەکیان بۆ چوویتە پیریانەوە خۆت بە سادە زانی و تەبیعی لەگەڵیانە کورد دەڵێ خاکی ژیای ئەو کاتە خوای گەورە عیززتت پێ ئەبەخشێ و بەرزت دەکاتەوە بۆ یەکە من کورتیەکەمەوە لە دوو جۆر تەواضع لە بەرامبەر خوای پەروەردگار تەواضع لە بەرامبەر بەندەکان بەڵام عولەما دیارە وردەکاری تریشی تێدا ئەکەن لەسەر مەسەلەی جۆرەکانی تەواضع لە هەر ئینسانێکا بێ شتێکی جوانە بەڕاستی یعنی ئەگەر لە کەسێکی فەقیردا تەواضع ببیننەوە جوانی ئەو کەسە دەرەخا ئەگەر لە کەسێکی بەرپرسە ئەم تەواضعی تیا بێ زیاتر جوانترێکات لە کەسێکی بێدەسەڵاتە ئەگەر تەواضعی تیا بێ لە کەسی دەسەڵاتدارە ئەم تەواضعە زۆر جوانترە بۆیە تەواضع بەمانا گشتیەکەی وەکو لە فەرمودەی پێغەمبەر هاتووە صلی الله عليه وسلم دەفەرمێ ما تواضع أحد لله إلا رفعه الله هەر کەسێ لەبەر خاتری خوای پەروەردگار تەواضع بنوێنێ ئەوە بەڕاستی ئیلا خوای پەروەردگار بەرزی ئەکاتەوە پلەپای بەرزەکاتەوە بەڵام ئەمەیش وا ناگەیەنێ کە ئینسان لە ئاستی بەڕاستی خەڵکی زاڵم و خەڵکی تاغوت و خەڵکی خراپدا ئەو تەواضع ملکەچی هەبێ تەماشای ئەگەر تەماشای قورئان بکەین خوای پەروەردگار کە وەصفی پێغەمبەرەکە صلی الله عليه وسلم دەفەرمێ محمد رسول الله والذين معه أشداء على الكفار رحماء بينهم خوای پەروەردگار دەفەرمێ محەممەد نێردراوی خوایە ئەوانەی کە لەگەڵیدان زۆر بە شیدەتن بەرامبەر بە بێبڕواکان بەرامبەر بە بێدینەکان بەرامبەر بە مولحیدەکان بەرامبەر بە مشریکەکان و هەروەها لە بینی خۆشیاندا زۆر بەبەزەین کەواتە ئێمە ئەڵێن لە ڕوانگەی فەرمودەکانی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم ئەفەرمێ هەر کەسێک کە تەواضعی تیا بێ شتێکی چاکە ئینسانێکی خۆ بەکەم گر بێ بەڵام زیاتر ئێمە بەڕاستی ئەبێ ملکەج بین و باڵی زەلیلی داخێن بەرامبەر بە موسڵمانان بەڕاستی چونکە خوای پەروەردگار ئەمرەکە بە پێغەمبەر صلی الله عليه وسلم واخفض جناحك للمؤمنين ئیماندار هینێکی تایبەتی تری هەیە لەبەرەوە ئێمە ئەبێ ئاگادار بین یعنی نەک بەرامبەر هەموو خەڵکێکی بێدین و خەڵکێکی کە ئیستیهزا ئەکا بە دین و گاڵتە و لاقرتی بە قەبر و قیامەت و حساب و کتاب و دین دێ ئێمە هەر تەواضع و ملکەچی بۆ بنوێنین وا بزانێ لێ ئەترسین نەخێر ئەوە شتی تری هەیە لە بەرامبەرا کە پێویستە ئینسانی مسلمان ئەنجامی بدا بەڵام ئەمەی کە ئێمە باسیەکەین ئەم تەواضعە تایبەتە ئەمە تایبەتە بە ئیمانداران و بە مسلمانانەوە دیارە تەواضع لە زۆر کات دەبێ هەمان بێت چونکە ئێمە کۆمەڵی خەڵکەیە هێڵی سوورن بۆ ئێمە دەبێت تەواضعمان لەگەڵا نابێ یەکەم تەواضع بۆ خوا جەلە جەلالهو چونکە ئێمە بەندەی ئەوین دووسراوی ئەوین ئەو ئەمان ژێنێت ئەو ئەمان برێنێت ئەو شیفامان ئەدات ئەو بەخێومان ئەکات ئەو ڕزگارمان ئەکات ئەو سەرمان ئەخات کەواتە یەکەم کەسێک کە ئەڵڵایە جەلە جەلالهو پێویستەکە هەموو کاتێک تەواضعمان بۆی هەبێت هەر کاتێک شتێکی دابەسەرمانە بڵێن سەمیعنا واتەعنا ئەمە شتێک نییە بڵێن وەڵا بزانین پێمان باشە پێمان باش نییە یەکەم بۆ خوا جەلە جەلالهو پاشان تەواضع بۆ پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسەلام چونکە ئەو نوێنەری خوایە جەلە جەلالهو و مامۆستا و پێشەوا و چاوساغی ئێمە بۆیە دەبێت لە پاش خوای پروردگار تەواضعمان بۆچی هەبێت وەکو شەخص لەسەر زەویدا بۆ پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسەلام چونکە پێغەمبەری خوا باشترین مامۆستایە و هیچ کاتێک شتێکمان پێ ناڵێ ئیلا مەسلحەتی دنیا و قیامەتیمان هەیە ئەمە ئاوە لە ڕووی کۆمەڵایەتی یەکەم کەس دەبێت تەواضعمان بۆ باوکو دایک هەبێت چونکە قورئان باسی تەواضع ناکات ئەفەرمێ واخفض جناح الذل من الرحمة وقل رب ارحمهما كما ربياني صغيرا ئەفەرمێ باڵی بەزەیی سۆز بۆ باوکو دایکت ڕاخە یان لە ئاەتێکی دیکەی ئەفەرمێ بۆ ئیمانداران ڕاخە بۆیە لە دوای پێغەمبەری خوا عەلەیهی سەڵام دەبێت بۆ باوکو دایکت پاشان بۆ ئیمانداران لە نێو ماڵەکانی خۆتا بۆ خێزانەکەت تەواضعت هەبێ خۆ بەگەڵ نەزانی وا بزانین کەوا تۆ ئاغایت و ئەو عەبد نەخێر ئەویش ئینسانێکە تەواوکەری ماڵەکەی تۆیە وەکو پرسیار لە دایکمان عایشە کرا ڕزا ڕەحمەتی خوای لێ بێت
ئەی پێغەمبەری خوا ئایا کار ئەکا ئەی فەرموو پێغەمبەری خواستم بەردەوام خەریکی کار لە ماڵەوە حتاکو ئەو کاتێکەوە کاتی نوێژە هات کاتی نوێژە هات ئەی فەرموو دەرئەچێ بۆ ماڵە دەرەچوو بۆ من نوێژەکەی بۆ مزگەوتەکەی کاتە پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام لەگەڵ خێزانەکانی خۆیشیدا ئەفەرمێ کاری ئەکرد ئیشی ئەکرد پێ عەیب نەبووە و هەروەها دەبێ ئێمە تەواضوعمان هەبێ لەگەڵ غەیری ماڵی خۆماندا لەگەڵ مناڵەکانە من كان له صبي فليتصابي له هەر کاتێک کە مناڵتان بینین یایی لەگەڵا بکەن وەکو پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام لەگەڵ ئیمامی حەسەن و حوسەین و لەگەڵ منداڵی دیکەیە ئەفەرمێ یاری ئەکرد تووڕە نائبوو هەر کاتێک قسەی لەگەڵا بکرایە گوێی ئەگرت هەر کاتێک قسەی لەگەڵایە گوێی ئەگرت هەر کاتێک داوای شتێکی لێ بکرایە ئەفەرمێ هەوڵی ئەدا بە گوێی توانە جێبەجێی کرد ئەگەر شتێکی خۆی نەیبووایە بۆ منە کەسێک بهاتە بیە بیستا بێتە میانی پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام ئەگەر خۆیشی نەبووایە ئەیفەرمووی کێ میوان ڕاگیر ئەکا ئەی پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات هەستی ناکەکەوە ئەم کەسە ڕزگار بێ بەڵکو ئەویت بچێت چی بکات بچێت لای کەسێک بێتە میوان تەواضع وەکو لە سەرەتاوە باسم کرد لە هەموو کات و ساتێکی ژیاندا و لە هەموو جێگا و مەکانێکە ئینسانی موسڵمان ئەبێت تەواضوعی هەبێ بەڵام لەگەڵ کێدا و پاشان لە چی کاتێکە یەکەم جار کە ئێمە موسڵمان ئەبێت تەواضعمان هەبێ بەرامبەر بەخوا چۆن تەواضع بەرامبەر خوا خۆ ئینسان مەخلوقاتێکی ضعیفە هەر ئینسانێک کە تێکڕای ئینسانەکان مەخلوقاتێکی ضعیفن چۆن بەرامبەر خوای گەورە تەواضعیان هەبێ بەرامبەر خوا تەواضعی هەبێ ئینسان بۆی کە خوای گەورە میهرەبان بناسێ حرامەکانی بە حرام بزانێ حەڵاڵەکانی بە حەڵاڵ بزانێ لە ئەمرەکانی خوای گەورە جێبەجێ بکەوە لە نەهیەکانی خۆی بپارێزێ ئەوە نیشانەی ئینشاءڵڵا موسڵمانبوونی کامڵە لە هەر ئینسانێکە هەبێ بۆ نمونە نەبوونی تەواضع بوو وای لە شەیطان کرد وای لە ئیبلیس کرد کە لە ڕەحمەتی خوا دەرچێتە دەرەوە شەیطان کاتێکە تەمەن خلافەیە لەسەر بوونی شەیطان ئایا کە مەلائیکە یانەوەیە بەڵام ئەکسەریەتی صحیح ئەوەیە کە مەلائیکە نیە بەڵام خوای گەورە میهرەبان ئەوەندە ڕێز و حرمەتی لەناوە بردوێتی ڕێزی مەلائیکەتەکان بەڵام بەهۆی ئەوەی کە بێفەرمانی خوای کرد بووە تەواضعی نەبوو تەکەبوری فیز و تەکەبوری لێدا وتی من لە ئاگر دروست کراوم و ئادەم لە قۆڕ چۆن سەجدە بەرم بەهۆی ئەو نەبوونی تەواضعەوە وای لێ هات کە خوای گەورە لە ڕەحمەتی خۆی دەری کرد ئەمە بەرامبەر خوا پاشان بەرامبەر مەخلوقاتی خوا بەرامبەر مەخلوقاتی خوا لەناو مەخلوقاتی خوایشە تێکڕا و لە ناویشانە بەتایبەتر ئیمانداران خوای گەورە میهرەبان وەصفی پێغەمبەر دەکات صلی الله علیه وسلم و پاشان وەصفی ئیماندارانیش کە لەگەڵ ئیماندارانە بێ شوێن پێغەمبەری خوا بکەون عەلەیهی سەڵات وسەلام ئەبێ چی بن بالمؤمنین رؤوف الرحیم بەرامبەر ئیمانداران چی بن بەڕەحم و بەزەیی بن بەرامبەر ئیمانداران تەکەبوریان نەبێ بەرامبەر ئیمانداران خۆیان بە گەورە نەزان بەڵام بەرامبەر خوانەناسان و بەرامبەر بێباوەڕان ئەبێ ئینسانی موسڵمان عیززەت و ئەوەی تیابێ عیززەتی هەبێ بەڵام بەرامبەر ئیمانداران بەرامبەر موسڵمانان ئینسانی ئیماندار نابێ وای لێبێ ئەو ئیماندارە چژن بێ چ پیاو بێ خۆی لێ جیاوازتر بێ لە ئیماندارێکی تر خۆی بە گەورەتر بزانێ بەڵکو ئەوەی کە ئینسان جیاواز ئەکا لە لای خوا إن أكرمكم عند الله أتقاكم تەنها تەقوایە بەڵام بەر ئێمە لەناو خۆمانە بێ و قاعیدەیە جێبەجێ بکەین بەرامبەر تێکڕای ئیمانداران تەواضعمان هەبێ لە چییە کاتێککە قسە بۆ یەکتری یەکەین یەکتری زەربی سەفر دەکەین ئەمە تەواضوعە بۆی موسڵمانە بزانە چۆنە تەواضوعی هەیەیانە یەکتری زەربی سەفر نەکا ڕێز لە بەرامبەری بگرێ ئەگەر جیاوازیەک و ئیختیلافێک هەبوو لەگەڵ منە ئیختیلافێکمان هەبوو لە بەینا من ئەو زەربی سەفر نەکەم و بڵێم هیچ نازانم و نەفام و پەرژین لە ڕۆژە نابتان عیبادەت نازانێ و بابەتانە بەڵام خۆم لا گەورە بێ بۆیە ئەوە بەرامبەر ئیمانداران پاشان لە چی کاتێکە لە هەموو کاتێکا زەرورە بەڵام لەو کاتەدا لە هەموو کاتەکان مهمتر و گەورەترە کە ئینسانی موسڵمان ئینسان پلە و پۆستێکی هەبێ یان ماڵ و سەرد و سامانێکی هەبێ پلە و پۆستێکی هەبێ لەوەی کاتێ ئەمە لە ژیانی پێغەمبەرانی خوایە عەلەیهیمو سەڵات وەسەلام و خولەفاءەکانی ڕاشدین و مسلمانانە ئەم شتە بە حەقیقەت بەرپا دەکرێ و دەخوێنرێتەوە دەبینرێ وەکوی کاتێککە ئینسان پلە و پۆستێکی هەبوو پایەیەکی بەدەستەوە بوو خەڵکی بەکەم نەخوێنێتەوە ینی بەهۆی ئەو پلەیەوە خۆی لا زۆر گەورە بێ بەڵێ بەهۆی پۆستەکەیەوە جیاوازیەکیە لەگەڵ خەڵکە لە چیە جیاوازیە لەوەیانە کە ئەم ئینسانە بڵین لە حسابی تایبەتی بۆ بکرێ بەڵام خەڵکی خوارەوە شەعبەکە میلەتەکە حسابیان بۆ نەکرێ لەوەیە کە ئەم کەسە
خاوەن پلە و پۆستێکە لە هەندێک جێگای تایبەتمەندێکی خۆی هەیە بەڵام ئەبێ ئەم پلە و پۆست و تایبەتمەندی بۆ خزمەتی خەڵک بەکاربێنێ ئیمامی عومەر ڕەزا و ڕەحمەتی خۆی تەعالای لەسەر بێ کاتێک کە پێشەوای مسلمانانە بزانە ئەو پلە و پۆستەی چۆن بووە چەندێ بە تەواضع بووە جلەکەی چەندێک جلێکی شڕ و ئەوەی لەبەرا بووە ماڵ و سرد و سامانی خێزان و ماڵ و منداڵی جیاوازیان نەبووە یعنی بەوەیە ناسیتەوە کە ئەمە پێشەوای ئیماندارانە ئەبێ لە خەمی خەڵکا بێ بەڵام ئێستاکە ئەبێ پێشەوایانی خەڵک لەوە بناسرێنەوە کە لە وڵاتان قەسر و قوسور و پارە و دینار و دۆلاریان هەبێ و خەڵک بە کەم بخوێننەوە ئەوان لە سیارەی ئاخر مۆدێل ئابن خەڵکیش عەرەبانەیان پێ نەبێ ئەبێ بۆ بناسرێنەوە بەڵام ئەوە نیشانەی نەبوونی تەواضع و تەکەبورە بۆیە لەو کاتێک کە ئینسان خاوەن پلە و پۆستە و لەو کاتێک کە ئینسان خاوەن ماڵ و سەرەوت و سامانە کاتێک کە ئینسان ماڵیشی سەرەوت و سامانیشی ئەبێ تەماشای فەقیرەکان بکە بە چاوێکی گەورە نەک ئەوان بە بڵێ خوای گەورە ڕێزی لە من ناوەکە سەرەوت و سامانی پێم بەخشیەوە بەڵام ئەوانەی خوار خۆم کە ماڵیان نییە کە فەقیرن وەکو خوا لە قورئانە باسیەکە هەندێک کەس ئەو قسە بەکارێن کە بڵێ ئەوان خوای گەورە ئیهانەیانی کردووە بەڵام هەردووکی تاقیکردنەوەی خوای گەورە میهرەبانە لە کۆمەڵگای ئێمەدا تەواضع و خاچیبوون نەک نەبووەتە سیفەتە سەرەکیەکانی مرۆڤی ئێمە چونکە وا وێنەی تەواضع کرێت کە کەسایەتی مرۆڤ لە ئاستێکی شیاودا ڕاناگرێت بۆیە سیفەتی تەواضع نەبووەتە ئەو خەسڵەتەی کە مرۆڤەکانی پێ بناسرێتەوە بێگومان ئەگەر ئێمە وەڵامی پرسیارەی بەڕێز بگەڕێنەوە بۆ ژیان نامەی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم لقد كان لكم في رسول الله أسوة حسنة ژیانی پێغەمبەری خوا هەمووی بەڕاستی گرینگە بۆ ئێمەی مسلمان کە ئاگاداری بین چونکە وەکو زانەکانە فەرموون ژیانی پێغەمبەری خوا قورئانێکی ناطق بووە یعنی لەگەڵ ئینسانە هەر پێغەمبەری خوا ژیانەکەی بەسە بۆی کە ئێمە بکەین بە شریعەت بۆ خوا لەسەری بڕۆین ئەگەر سەیری ژیانی پێغەمبەری خوا بکەین ژیانی هەمووی تەواضع بۆ لەگەڵ ئیمانداران ئایا پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم بەم تەواضع بەرز نەبووە هەم لە لای خەڵکی و لای خوای گەورەش بۆیە بێگومان تەواضع هیچ کاتێک ئینسان نەزم ناکاتەوە بە تایبەتی بۆ خوا چونکە زۆر گرینگە چونکە پێغەمبەری خوا فەرمێ ما تواضع أحد لله لەبەر خاتری خوا ئینسان تەواضع بکرێت ینی بنوێنێ ئیلا لە بەرامبەر خوا بەرزێکاتەوە بۆیە ژیانی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم هەمووی تەواضع بۆ لەگەڵ چوادەورەکەی خۆی ئەوەی کە پێشتر باسمان کرد بۆیە خوای گەورە لە قورئانی پیرۆزدا دەفەرمێت فبما فرمي ولو كنت فظا غليظ القلب لانفضوا من حولك أي محمد صلى الله عليه وسلم أجر تو درق بيتا وتون بيتا ورق بيتا كذا دور النعمة أوي واي لبي غنبري خواك صلى الله عليه وسلم كالذين كوبيته وخلشي لتوا دوري دي آين كوبنا وخلشي بين بدمي أم دينه وتواضع والروشتي في غنبري خوابوه وقد دايك من عائشة دفرمي رضا ورحمة الله عليه بدفرمي في غنبري خوا صلى الله عليه وسلم كان خلقه القرآن فرميت روشتي في غنبري خوا همي قرآن بوه بۆیە بەڕاستی نەخێت هیچ کاتێک تەواضع لە کەسایەتی ئینسان دانابەزێنێ بەڵکو بەردەوام ئینسان بەرزەکاتەوە بەڵکو ئینسان وا لێ ئەکا بگاتە قیمە لە ناو خەڵکیدا ئینسان وا لێ ئەکا کەوا ڕێزدار بێ نەک خوانەخوازە پێچەوانە چونکە ئەوە کیبرە ئینسان ئەشکێنێ ئەوە کیبرە ئینسان زەلیلەکە وەکو چۆن شەیطانی زەلیل کرد لە بەردەم خوای گەورە کیبر بوو بەڵام بە پێچەوانیشەوە تواضع إنسان برزكات وكتشون في عمر صلى الله عليه وسلم كبرائي كرة عزب وما نجرد فرمي لشر خندقة في عمر إخوان بيني وكو أو خلق خوري أقواسته فرمي قوشتي يعني زكي في عمر إخوان بيني صلى الله عليه وسلم كتوزاي ببو وكو أو خلق يشوكاري أكردو شيء يعني خوري أقواسته وكاتي خندقة معلقا يعني إيش كاتي في عمر إخوان صلى الله عليه وسلم لخلق دانا براوة شون إيش تايبتي هبي وخلق بتايبتي بتسن بولاي ولا خلق شوي جانا كردوته بوي براسي إنسان تنه تواضعي هبي أو أندا للاي خوا برز بيته أندا سفلاز الدنيا وقيامته. گومانی تێدانی نەک هەر زیان لە کەسایەتی ئەو شخصە ئەدا بەڵکو زیان لە ئەو کەسە و هەر کەسێکی لەژێر دەستی ئەو کەسەیە بێ ئێستا شەیطان کاتێک کە خوای پەروەردگار ئەمری پێیان کرد وإذ قلنا للملائكة اسجدوا لآدم فسجدوا إلا إبليس أبى واستكبر تواضعي ننوان إبليس أمرقي خوي جيبجي نكر أبى بشتي هلكر واستكبر خوي بقورزاني كاتي خوي بقورزاني يعني تواضعي نبو خوي بقورزاني كخوي بقورزاني زريري لخوي ده بلام حتى روجي قيام زريري لآدمش ده حتى روجي قيامتش زرر لخوي ولوچون وكاني ولا لخلقش أدا أمرو ده صلاة داركاني أمرو چونکە کیبریان هەیە تەواضعیان نییە سەیرەکەی لە وڵاتی وا هەیە بە سەدان هەزار کەسەکانە قوربانی کورسیەکانی خۆیان
تەکەبوری دەسەڵاتدارەکانی ئەمڕۆ دەسەڵاتدارێکی بچووک بێ لە ئاسێکی نزمە یا دەسەڵاتدارێکی زۆر گەورە بێ عالەمی پڕ کردووە لە فەساد کەواتە زیانی نەبوونی تەواضع و کیبر کە پێچەوانەکەیەتی ئەبێتە هۆی ئەوەی زەرەر لە هەموو ئینسان ئەدا لەسەر ڕووی ئەرزە زەرەر لە مرۆڤایەتی ئەدا بەڵکو لە زەرەر لە هەموو بوونەوەر و مەخلوقاتی سەر ڕووی ئەرزەدا بەڵام پێچەوانەکەشی کە تەواضعە ئەبێتە خەیر و بەرەکەت و ڕەحمەت ئەو کاتە خۆشەویستی لە بین خۆی و ئەو ئینسانە دروستە بێ خەیر بڵاو ئەبێتەوە هەموو ئیشەکان بە جوانی ئەڕوا ئەمیش لەبەر ئەوەی بە سادەیی ژیانی وەرگرتووە بە تەواضع وەریگرتووە سەیرەکەی بەختیارە بێ و هیچ هەمێکی نییە بمرێ بژی بخوا نەخوا هیچ هەمێکی نییە و ژیانێکی زۆر بەختیارە باتە سەر دیارە پێچەوانەکەیشی وتمان کیبر بەڵام دوای لە بینی کیبر و خۆ بە سووک زانین تەواضعە خەڵکێکیش ئەمڕۆ خۆیان بە سووک ئەزانن خۆیان سووک ئەکەن بۆ مەعاشێک بۆ ڕاتبێک بۆ شتێکی بەسیتی دنیا بۆیە دەسەڵاتدارەکان کیبر بەکارهێنن ئەو خەڵکە تریش کە خۆی سووکەکە لە ژێر دەستیان بە هەردوو لایەن با بڵێن زیان بە یەکتری ئەگەیەن و هەردوو لایەن ژیانی دنیا لە خۆیان تێکەدەن و قیامەتیش مەگەر خۆی پەروەردگار ڕەحمیان لێ بکە بەڵام لەم بینەدا متەواضع چی بۆ دەسەڵاتدار و بێدەسەڵات ئەوێتە خەیر و بەرەکەت بۆ خۆیان و بۆ خەڵکی تەواضع نەک زەرەر بە کەسایەتی ئینسانی ئیماندار ناگەینێ بەڵکو تەواضع صیفەتێکی تەواوکاریە بۆ کەسایەتی ئینسانی مسلمان چونکە ئێمە ئەگەر تەماشای پێغەمبەر بکەین صلی الله عليه وسلم یعنی پێغەمبەر خوای گەورە لە قورئانە باسێکا دەفەرمێ وإنك لعلى خلق عظيم يعني خوای پەروەردگار باسێکا دەفەرمێ ئەگەر ئەخلاقێک هەبێ ئەگەر خوو ڕەوشتێکی جوان هەبێ ئەی محەممەد صلی الله عليه وسلم تۆ لە سەرووی ئەو ئەخلاقیشەوەی تەماشای پێغەمبەری خوا بکەین صلی الله عليه وسلم لە ژیانیدا کەسێکی متەواضع بووە کەسێک بووە یعنی زۆر متەواضعانە ژیاوە لە ڕووی کەسایەتیەوە لە ڕووی ناوماڵەوە حتا خێزانەکانی ڕخنێکی زۆریان لێگر کە گلەی ئەویان لێکرەی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم با هەر عەلە الئەقەل ئێمەش وەکو ئەو خەڵکە ژیان بەرینە سەر ناوماڵێکمان هەبێ جۆرە شێوازێکی خواردنمان هەبێ ینی زۆر متەواضع بووە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم لە ڕووی جلوبەرگەوە پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام یعنی جلوبەرگێکی تایبەتی نەبووە قەسڕ و ئیستیعلاماتێک و کۆشکی و کۆماری تایبەتی نەبووە کەسێکی زۆر متەواضع بووە وەکو لە ڕووی عیلاقاتەوە یعنی تەنانەت صحابە ئەجێڕێتەوە ڕزا و ڕەحمەتی خوای لێ بێ ئەفەرمێ پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم حتا کە ئەڕۆیشت لەگەڵ خەڵکە بێدەراتان و فەقیر و هەژارەکانە سەردانی ئەکردن و شوێنی جەنازەیان ئەکەوت و نوێژی لەسەر ئەکردن و هاوکاری ئەکردن و سەلامی لە مناڵ کردو پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسەلام نەیوتۆ من لە ئاستیەکە من چۆنە بێ قائیدم چۆنە بێ قائیدی ئەو خەڵکەم و وەکو مەسئول و کاربەدەستەکانی ئەمڕۆ نەبووە کە سەیارەی جامڕەشی هەبێ و خەڵک نەبینێ بەڵکو پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسەلام کەسێکی سادە بووە و ئەوانەیش ئێمە وەکو مسلمان کە خوای پەروەردگار دەفەرمێت لەقەد کان لەکم فی رەسوول الله ئوسوة حەسەنە پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسەلام کە پێشەنگ و قودوە و قائیدە بۆ ئێمە مسلمانانیش حەقە چاوی لێ بکەین بەڕاستی تەواضع خۆ بەکەم زانین خۆ بەکەم گرتن لە هەر کەسێکا بێ بەڕاستی خوای پەروەردگار بەرزی ئەکاتەوە و پلەپایەی زیاد دەکات تەماشای پێغەمبەری ژیانی پێغەمبەری خوا بکەین صلی الله عليه وسلم کە لە خزمەتتانە ئاماژەمان پێکرد زۆر کەسێکی سادە و خاشی بۆ پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسەلام حتا سەحابەکانیشی وا پەروەردە کردووە یعنی بۆ نمونە یەکەم خەلیفەی مسلمانان کە ئەبوبەکری سیدیق بۆ ڕزای خوای لێ بێ ئەفەرمێ کە بووە خەلیفە سەردانی ماڵە فەقیر و هەژار و بێوەژن و بێدەرەتانەکانی ئەکرد بۆ هاوکاریکردنیان ئەڵێ دوای ئەوەی کەوا بووە خەلیفە و بووە مەلیک یەکێک لە ماڵە فەقیرەکان بێوەژن و فەقیر و داماوەکان ئەڵێ وتی وەڵاهی لە دڵی خۆیان وای لێکدایەوە لە ناو مناڵەکانە وتی ئەوە ئەبوبەکر بۆتە خەلیفە و بۆتە مەلیک و بۆتە دەسەڵاتداری مسلمانان بەڕاستی ئیتر لەوانەیە دەستی نەگا وەکو جاران بێ سەرمان لێ بدا ئەفەرمێ ڕۆژێ لە ڕۆژان درا لە دەرگای ئەو ماڵە ئەڵێ کچەکەی تەبعەن پێشتر ئەبوبەکری نەناسی بوو بەو شێوەیە کە ئەم هاتووە هاوکاری کردووە هەروەی زانیوە شیردۆش و نانکەرەکە و هەویشێلەکەیان هاتووە کە ئەبوبەکری سیدیق ڕزای خوای لێ بێ لەو ئاست و پلەپایە بووە ئاوها هاوکاری خەڵکی فەقیر و هەژاران کردووە دەفەرمێ
کە درا لە دەرگای ماڵەکە ئەڵێ کچەکەی دەرگای کردەوە هاواری کردوتی دایە 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 و شیردۆش و نانکەرەکەمان هات ئەڵێ کە دایکیشی هاو بینی ئەمە ئەبوو بەکری سدیق ڕەزای خوای لێبێ فەرمووی کچم واوات لێبێ بڵێ خەلیفەی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم ئەفەرمێ ئیمامی بەکر ڕەزا و ڕەحمەتی خوای لێبێ فەرمی دعها والله لقد سمتني بأحب أسمائي إلي فەرمی وازی لێبێنە واللهی خۆشترین ناوی لێنام شیردۆش و نانکەر خۆشترین ناوە بۆ نەفسی ئەبوو بەکر ڕەزا و ڕەحمەتی خوای لێبێ تەماشای ژیانی عومەری کوڕی خەتابکەین ڕەزای خوای لێبێ یەکێک لە سەحابەکانە جێڕێتەوە فەرمێ ڕۆژێکیان ئیمامی عومەرم بینی ڕەزا و ڕەحمەتی خوای لێبێ کونێشی ئاوی دابوو بەسەر شانیا بەناو بازاڕی مەدینەدا ئەڕۆیشت ئەڵێ وتم ئەی ئیمامی عومەر تۆ ئەمە بووە لە خۆتەکەی پێویست ناکەوە لە خۆتکەی تۆ ئەمیری ئیماندارانی وتی وازم لێ بێنە واللهی ئەمڕۆ کە کۆمەڵێ وەفد و قەبائیل و گەورە و سەرکردەکانیان هاتن بۆ لام شتێک چووە ناو دڵ و دەروونمەوە هەوا و ئارەزواتێک چووە ناو دڵ و دەروونمەوە یعنی بە خۆم بە پلەپایەکەی خۆم معجەب بووم ئێستا ئەمەوێ بەمە بیشکێنم نەفسی خۆم بشکێنم یعنی بەڕاستی تەواضع و خۆ بەکەم زانین نەک ئینسان نزمەکاتەوە بەڵکو بەرزی ئەکاتەوە وەڵڵی هەم لە دنیاە هەم لە قیامەتە تەواضع و چۆن ئەفەرمودەی پێغەمبەری خوامان عەلەیهی سەڵات وەسەلام خوێندەوە هەر کەسێک تەواضعی هەبێ نەکە هەر زیانی بۆ ئینسان ئەوە هیچ نییە بەڵکو ئینسان بەرزەکاتەوە ئینسان بەرزەکاتەوە هەر کەسێک بڕۆ تەماشای مێژوو بکە بیخوێنەوە هەر کەسێ تەواضعی هەبوو بێ واتە خۆی بە کەم زانی بێ و بەرامبەر خەڵک خۆی بەجیا نەخوێند بێتەوە دەبینی ئەو کەسە مێژوویەکی جوانی بۆ خۆی تۆمار کردووە تەنها لە ناو مسلمانان و لە ناو غەیری مسلمانانیش بەڵام بە ڕێژەیەکی کەم لە سەرکردەکانی جیهان بڕۆ تەماشا بکە بخوێنەوە لە تەلەڤیزۆنەکان زۆرجار لەم لەولا لە کتێبەکانی مێژوو باس ئەکرێ کە بزانە کە کاتێک کە باسی گەورەییان دەکرێ هۆکاری گەورەییان ئەوە نەبوو کە خنجوقیت بن ئەوە نەبوو کە خاوەن هێز و دەسەڵات و ئەوەندە حیمایە و دینار و دۆلار و سەیارە و تەیارە بن بەڵکو هۆکاری سەبەبی بەرزبوونەوەی ئەوان تەنها تەواضع بۆ لەگەڵ مسلمانان لەگەڵ شەعبی خۆیانە خەڵکی خۆیانە بەکاریان هێناوە وەکو ئەوەی کە پێغەمبەری صلی الله عليه وسلم فەرمێ من تواضع لله درجة يرفعه الله درجة هەر کەسێ لەبەر خاتر خوا دەرەجەیە تەواضع بنوێنێ خۆی بەکەم بزانێ ئەوە خوای گەورە میهرەبان دەرەجەیە بەرزێکاتەوە حتى يجعله في أعلى عليين هەتا وەکو لە دنیا و لە قیامەتا خوا بەرزی ئەکاتەوە بۆ بەرزترین پلە مادام لەبەر خاتر خوا خۆی بەکەم زانیوە ومن تكبر على الله درجة يضعه الله درجة هەر کەسێکیش تەکەبور و فیز و تەواضعی لە خۆیان دابڕنێ تەواضع لە خۆیان نەمێنێ دووری بکاتەوە خۆی بە گەورە بزانێ ئەوە خوای گەورە میهرەبان دەرەجەی نزمی ئەکاتەوە حتى يجعله في أسفل السافلين هەتا وەکو خوای گەورە میهرەبان وای لێ دەکات دەکاتە خواری خوارەوە هەم لە دنیا و لە قیامەتە هەم لە دنیا و لە قیامەتە ئەوانەی کە تەواضعیان نییە کە خۆیان بە گەورە ئەزانن تەماشا دەکەی لای باقی مەخلوقاتەکان سوکن ئیلا مەگەر کەسانێک کە شانازیان پێوە بکەن کەسانێ مەگەر بە باش باسییان کەن ئەوە ئیلا مەسلحەتێکی دنیایی لەگەڵایەتی ئەنا لە لای خوا پاشان لە لای مەخلوقاتی خوا سوکە بەڵام ئەوانەی کە تەواضعیانەیە ئیلا بەرزن مادام لەگەڵ مسلمانان لەگەڵ فەقیر و هەژار و نەدار و بێخانە و بێنەوایەکانە ئەژین خوای گەورە بەرزێکاتەوە کەواتە ئەگەر کەسێ بێوێ بەرز بێ لە دنیا و لە قیامەتە بێ تەواضعی هەبێ دیارە تەواضع پێچەوانی خۆ بە گەورەزانینە ئێستا کەسانێک وا هەیە ئەوەندە خۆیان بە تەواضع ئەنوێنن خەڵکی دەڵێن لەوانەیە کەسانێکی زۆر بەو شێوە نەبن جای واشە کە لە ئاستی هەندێک کەسە تەواضع نانوێنن لەوانەیە کەسەکە بڵێ لەوانەیە خۆی بە گەورە ئەزانێت وما تواضع لله وما تواضع أحد لله إلا رفعه الله پێغەمبەری خۆسم بە مطلقی ئەفەرمێ هیچ کەسێک تەواضع نانوێنێ بۆ خوا ئیلا خوا بەرزی ئەکاتەوە واتە تەواضع بۆ چی ئەنوێنی تەواضع بۆ کەسانێک ئەنوێنی کە هاوشێوە و هاوڕوخساری خۆت و هاودەنگی خۆت و هاوبیری خۆت بێت نەکو خوا نەخواستە کەسانێک لە دینتە لە عەقیدەتە لە ڕووی پێگە و کۆمەڵگای تا جیاواز بن پێویستەکە ئینسان دەبێ وریا بێت بەگشتی تەواضع ئینسان بچووک ناکاتەوە بەڵام جای وایە دەبێت سنوورشی هەبێت
تەواضع بەرامبەر هەموو کەسێک ئەنوێنی ئللا کەسێک خوا نەخواستە کە پێشەوانی دین و عەقیدە و بەرنامە و فکری تۆ بێت ئەو کەسە تۆ وەکو ئەو وایت ئەکە ئەو تەواضعی نەبوو تۆ نابێت لە ئاسی ئەو خۆت بسووکەیت و جای وا هەیە تۆ سەفەر نابێت لەگەڵ هەموو کەسێکا بیکەی بڵێ قەیچێ وەڵامە تەواضع ئەنوێنم نابێت لە هەموو جێگایەکە لەگەڵ هەموو کەسێکە دابنشی بۆ بڵێ وەڵا قەیچێکە من لەگەڵ ناشم نە لەوانەیە ئەوە زیان بە عەقیدە و دینت بگەێنێت بۆیە ئەو کەسێک کەوا تەواضع ئەنوێنێ تەواضعەکە بچووکی ناکاتەوە بەڵام جای وا هەیە لەگەڵ کەسانێکدا کە ئەم کەسانە 180 پلە لەگەڵ ئەوە جیاوازیان هەیە بۆیە پێویستە کات چی بکات حەزەر بکات خۆی پارێزێکی لەگەڵ ئەو کەسانەیە بەڵام بەگشتی تەواضع هەر کەسێ بینوێنێ ئیلا خوا بەرزی ئەکاتەوە و لە دڵی خەڵکیشدا خۆشەویست ئەبێت بەبێ گومان دەسەڵاتداران لەوت کە دەبێ هەموو کاتێک نەوەکو هەر دەرگای فەرمانگەکەیان دەرگای ماڵەکانیان بەڵکو دەبێت دەرگای دڵەکانیشان بۆ خەڵکی بکەنەوە یعنی دەبێ پرس بە خەڵکی بکەن ئەگەر هەڵەیان کرد وەکو ئیمامی عومەر ئەیفەرموو ئەگەر هەڵەم کرد ڕاستم بکەنەوە ئەجا بۆیە دەسەڵاتداران پێویستەکە بەگشتی بە خەڵکی بەگشتی بەڵام دەسەڵاتداران بە تایبەتی پێویستەکە نابێت لەو ئاستەیە بنکە نەفرێک نییە و هەزار نییە و دە نییە و سەد نییە کە هاوای لێ بەرز بۆتەوە ئیلا دەردێکی هەیە نەخۆشیێکی هەیە کەم و کوڕێکی هەیە بۆیە پێویستە کە لە کورسەکانیان بێنە خوارەوە بەرکو لە کورسەکان کە هاتنە خوارەوە دەبێت دەرگای دڵەکانیان بکەنەوە کەواتە ئەو کاتە تەواضعی خوان ئەنوێنن پێغەمبەری خواسم سەرکردە بووە خولەفای ڕاشدین سەرکردە بووە و دوای ئەوە هیچ کاتێکیش خۆیان بە گەورە نەزانیوە و هیچ کاتێک حرەس و حیمایەشیان نەبووە بەڵکو ئەگەر چاکیان کرد بێ خەڵک چاکی وتو ئەگەر خراپیان وتو خراپی وتووە هیچ کاتێکیش شەرمیان نەکردووە لە بەرامبەر چی لە بەرامبەر داواکاریەکانی خەڵکی بۆیە پێویستەکە هەموو خەڵکی تەواضعی هەبێت بەڵام بە تایبەتی دەسەڵاتداران چونکە بەڕێوەبەری وڵاتێکن بەڕێوەبەری مەملەکەتێکن هۆکارێکن بۆی کەوا ژیانی خەڵکی دابینکەن